ئەمە بزنی سانینە، جۆرێکی هۆڵندیە، شیردەرێکی زۆر باشە. 7 مانگە هێنراوەتە هەرێمی کوردستان. ئێستا لە کێڵگەی ئاژەڵداری ڕاستان لە هەڵەبجە ئەم جۆرە ئاژەڵە بەخێو دەکرێت کە ئەوەی جێی سەرنجە، کەم خۆرە و زۆر دەبەخشێت. ڕۆژانە تەنها پێویستی بە 2.5 کیلۆ ئالیکەیە، لە بەرامبەریشدا 3 کیلۆ تا 4 کیلۆ بەرهەمی شیر دەدات. لەبارەی کەش و هەوا فاکتەرێکە بۆ زیادبوون و گەشەکردنی. ئەم بزنە باشترین کەش و هەوا بووی لە 15 بۆ 25 دەرەجەی سیلیزیە. لەوە کەمتریش بێ حەزی لە سەرمایە، بەڵام ئێمە کەش و هەوایەکی زۆر باشمان بۆ ڕخسانون. سوپاس بۆ خوای گەورە سەرکەوتوو بووین. زۆر کەس باسی ئەوەیە کە ئەم بزنە لەم وڵاتی ئێمەیە بەخێو ناکرێ. پێش ئێمە تاقییان کردبووە، بەڵام ئەمەکە ئێمە کردومانە تەسەڵ ناکەم هیچ کەسێک کردبێتی. ئەم کێڵگە ئاژەڵداریە کە یەکەمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق سەرەتا بە 360 بزن دەست بە پرۆژەکە کراوە. پلانەکە بەو شێوەیە لە داهاتوودا بەشێک لە بزنەکان بخرێتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە. زیاتر لە 400 کارمان هەیە ئێستا. ئێمە نیازمان هەیە مێکان لە لای خۆمان بهێڵینەوە، نێرەکان بفرۆشین بە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراقیش. و ئەم جۆرە بزنە بزنێکی زۆر باشە. ئێمە ئەمانەوێت نوێگەری بکەین لە ئەو بزنانێکە لە وڵاتی خۆمانە هەیە، لەگەڵ بزنی خۆمان ئەو جۆرانێکە لە هەرێمی کوردستانە هەیە لیشان بدەین. هەر لەم پرۆژەیەوە هەنگاو دەنرێت. ئاستی بەرهەمێنانی شیرەمەنی لە هەڵەبجە هاوشێوەی کشت و کاڵیەکەی بگەیەنرێتە لووتکە و لە ئایندەشدا کارگەی شیرەمەنی تایبەت بەخۆی بۆ دروست بکرێت، هەلی کار بۆ گەنجان بەرەخسێنرێت. ئەو بەرهەمە شیرێکە خۆمان هەمانە کە ئێستا لە ئێستاە ئەکەینە بازاڕەکانی کوردستانەوە، دواتر هەر بۆ خۆمان بیکەین بە بەرهەمی شیرەمەنی، بەرهەمێکی زۆر باشی شیرەمەنی لە هەرێمی کوردستانە. ئەمانەوێت هەرێمی کوردستان سەرکەوتوو بێ، بۆیە پلانی زۆر باشمان هەیە بۆ ئەم بوارە. نیازمانە ئینشاءڵڵا تاوەکو 10,000 سەر بزنی سانین بڕۆین. پرۆژەی ئاژەڵداری بزنی شیردەری سانین بە بڕی بودجەی 6 ملیۆن دۆلار لەسەر ڕووبەری 18,000 مەتر دووجا لە هەڵەبجە بنیادنراوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.